سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی دژبەرانی ئەعدام لە کرماشان و چەند شاری ئێران، مانگرتنی شۆفێرانی تاکسی لە کرماشان و سەرپەڵی زەهاو، دوورکەوتنەوەی هەزاران منداڵی پارێزگای ورمێ لە خوێندن، سێهەمین ڕۆژی مانگرتنی کرێکاران لە کارخانەی سایپای تەورێز، ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی بەهەشتی لە ئاز نەبوونی ئیمکانات و ڕێپێوانی خەڵکی تونێز بەرەو سنوورەکانی غەزە. چالاکی دژبەرانی ئەعدام لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی سێشەممە 20 جۆزەردان دژبەرانی ئەعدام لە شارەکانی کرماشان، تاران، شیراز، فەسا، شاهڕود، سەومەعەسەرا، کازرون، کەرەج و گورگان چالاکیان ئەنجامدا و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە بوون. بە پێوە دیمەنانەی لە تووڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، چالاکانی مەدەنی کرماشان لە بەردەم زیندانی دیزڵاوە بە نەری نابۆی ئەعدامیان هەڵواسیوە. لە شارەکانی تاران، شیراز، فەسا، شاهڕود، سەومەعەسەرا، کازرون، کەرەج و گورگان بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئەعدام بە بەدەستەوە گرتنی وێنەی ئازیزانیان لە بەردەم زیندانەکانی ڕژیمدا خۆپێشاندانیان کردووە و بە وتنەوەی دروشم خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوو. مانگرتنی شۆفێرانی تاکسی لە کرماشان و سەرپۆڵی زەهاو. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی دووشەممە 19 جۆزەردان شۆفێرانی تاکسی شار لە سەرپۆڵی زەهاو و خاوەن تاکسیەکانی ئاژانس لە کرماشان دژ بە دۆخی سەختی پیشەی و مایشەتی مانیان گرت. خاوەن تاکسیەکانی شاری سەرپۆڵی زەهاو لە ئاز هەبوونی تاکسی شەخسی و نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی لە تەرمیناڵ یەو شارە ناڕازین و داوای چارەسەرکردنی کێشەکانیان دەکەن. لە لایەکی دیکەوە خاوەن تاکسیەکانی ئاژانس لە کرماشان دژ بە نەزانی حەقدەست دەستیان لە کار کێشایەوە و پاش کۆبوونەوە لە بەردەم شارەزاری خوازیاری پێدانی 3 مانگ حەقدەست، زیادکردنی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، پێدانی پشکی سوتەمەنی بە نرخی گونجاو، کەمکردنەوەی نرخی بیمە و پارچە یەدەکی ئۆتۆمۆبیل بوون. ڕێزگرتن لە یادی دانیال پابەندی لە شاری سەقز. ڕۆژی دووشەممە 19 جۆزەردان بنەماڵەی دانیال پابەندی گیان بەختکردووی شۆڕشی ژینا لە شاری سەقز لەسەر مەزەری ناوبراو کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. بە وتەی سەرشاوەکانی هەواڵ هاوکات لەگەڵ ساڕۆژی لەدایکبوونی دانیال پابەندی بنەماڵی ئەو گیان بەخت کردووە مەزاری ڕۆڵەکەیان گۆڵباران کردووە و بۆ جارێکی دیکە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردووەتەوە. ڕۆژی 25 خەزەڵوەری 1401 دانیال پابەندی بە چەقەی ڕاستەوخۆی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لا گەڕەکی کەریماوە گیانی بەخت کرد. دۆخی خراپی تەندروستی ئیبراهیم خەلیل سدیقی هەمەدانی لە زیندانی خۆی. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، دۆخی تەندروستی ئیبراهیم خەلیل سدیقی هەمەدانی لە زیندانی خۆی ناجێگیرە و پێویستی بە دەرمان لە دەرەوەی زینداندا هەیە. بەپێی ئەو راپۆرتە ئیبراهیم خەلیل سدیقی هەمەدانی نەخۆشی سەختی شەکرە هەیە و ساڵی ڕابردووش بەهۆی بێبەشکران لە دەرمان 2 پەنجەی لاقیان بڕی بووەوە. ئێستا لاقەکەی دیکەی عفونەتی کردووە و ئەگەر چارەسەری پزیشکی وەرنەگرێت پەنجەکانی دەبڕنەوە. شایانی باسەکان ناوبراو لە ماوەی بەندکردنیدا تەنانەت 1 ڕۆژ مەرەخەسی نەبووە و چالاکانی مافی مرۆڤ سەبارەت بە دروستبوونی مەترسی لەسەر گیانی ئەو بەندکراوە سیاسیە هۆشداریان بە بەرپرسانی قەزایی ڕژیم داوە. گواستنەوەی هێمن قۆلیزادە بۆ زیندانی بۆکان. لە ڕۆژانی ڕابردوودا هێمن قۆلیزادە شارۆمەندی خەڵکی بۆکان بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزراوە. ڕۆژی 10 سەرماوەزی ساڵی 1403 هێمن قۆلیزادە هاوڕێ لەگەڵ باوکی بە ناوی عەبدوڵڵا قۆلیزادە لەلایەن هێزانیەکانەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیسلاحاتی ورمێ ڕاگوێزران. پاش ماوەیەکە و بەندکراوە سیاسیە لەلایەن لەقی 101 دادگای ئینقلابی بۆکان
بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حەزبەنەیارەکانی ڕژیم بە 2 ساڵ زیندان مەحکوم و ڕۆژی شەممە 3 جۆزەردانی ئەمساڵ بە مەبەستی تێپەڕکردنی سزاکەی دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە گوازرایەوە. دوورکەوتنەوەی هەزاران منداڵی پارێزگای ورمێ لە خوێندن. سەرۆکی ئامۆزش و پەروەرشی ئەزەربایجانی غەربی ڕایگەیاند 59,800 منداڵی ئەو پارێزگایە لە پرۆسەی خوێندن دوورکەوتونەتەوە. سەرۆکی ئامۆزش و پەروەرشی ئەزەربایجانی غەربی هەژاری، بێکاری و بیهێوابوون بە جاهاتووی وەکو سەرەکی ترین هۆکارەکانی واسێنانی قوسابیان لە قۆناغی دەبیرستان ناوبردووە و ڕایگەیاند لەو ڕێژەیەدا تەنیا 8,000 منداڵ توانیویانە بگەڕێنەوە مەدرسە و درێژە بە خوێندن بدەن. سێهەمین ڕۆژی مانگرتنی کرێکاران لە کارخانەی سایپای چەورێز. ڕۆژی سێشەممە 20 جۆزەردان کرێکارانی کارخانەی سایپا لە چەورێز بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی پاش دەست لە کارکێشانەوە لە ناوەندی شرکەت خۆپێشاندانیان کردووە و خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی مەزایە پیشەیی و بۆنی کرێکاری بوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕێگەی ئاسن لە هەمەدان و مەلایر. کرێکارانی شاغەڵ لە ڕێکخراوی ڕێگەی ئاسنی هەمەدان و مەلایر ڕۆژی سێشەممە 20 جۆزەردان بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەزانی جاخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی کرێکاران خاوەنکار ماوەی 6 مانگە حەقدەستەکانیانی پەرداخ نەکردووە، لە حاڵێکدا بەڕێوەبەرانی شرکەت بڕیاری تعلیقی پرۆژەکەیان دەرکردووە. نەدانی حەقدەست و مەزایە گوشاری معیشەتی خستووەتە سەر شانی کرێکاران و پێرسۆنەلی شرکەت داوای دەست بەکاربوونەوەی پرۆژەکە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و پەرداختی جاخوازیە دووەخراوەکانیان دەکەن. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر خەڵکی ئاوایی دێهکەهان لە کەهنوج. ڕۆژی سێشەممە 20 جۆزەردان خەڵکی گوندی دێهکەهانی کەهنوج لە ئاست چالاکی معدەنێکی سەر بە سوپای پاسداران ناڕزایەتیان دەربڕی، بەڵام هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم هەڵیان کوتایە سەر خەڵک و هەوڵی دەست بەسەرکردنی چەند کەسیاندا. بە وتەی ناڕازیان معدەنی کرۆمیتی کەهنوج لەلایەن سوپای پاسدارانەوە تاڵان دەکرێت و هیچ سوودێکی بۆ خەڵکی ناوچەکە نییە. شێوەیە ناستاندارد دەرهێنانی کرۆمیت لەلایەن سوپا بۆتە هۆی پیسبوونی خاک و ئاوی گوندی دێهکەهان و بە ڕێبەرانی شرکەت ژینگە و سروشتی ناوچەکەیان بە تەواوەتی تێکداوە. ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی بەهەشتی لە ئاز نەبوونی ئیمکانات. خوێندکارانی زانکۆی بەهەشتی ڕۆژی سێشەممە 20 جۆزەردان لە ئاز نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی ناڕزایەتیان دەربڕی. خوێندکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە نێو محەوەتەی خابگا خوازیاری ڕێزلێنان لە کەرامەتی خوێندکاران بوون و ڕایان گەیاند ساڵ بە ساڵ ڕێژەی خزمەتگوزاری کەم دەبێتەوە و لە بەرامبەردا هەموو خزمەتگوزاریەک پوڵی دەکرێت. نەبوونی ئاو و کارەبا خوێندکارانی تووشی کێشە کردووە و چەند جار هاوڕێکانیان بەهۆی خواردنی خۆراکی ماوە بەسەرچوو ژاراوی و ڕەوانەی ناوەندە جەرمانیەکان کراوە. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی کۆمباینسازی لە چەورێز. ڕۆژی سێشەممە 20 جۆزەردان کرێکارانی شاغەڵ لە کارخانەی کۆمباینسازی تەورێز دژ بە نەزانی چەند مانگ حەقدەست کۆبوونەوە. بە پێزانیاریەکان کرێکارانی کارخانەی کۆمباینسازی ماوەی 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەغدا دەژین. کرێکارانی ناڕازی ڕایان گەیاند هەندێک لە مەزایە پیشەیەکانیان لە ساڵی 93 هەساویەوە پەرداخت نەکراوە و هەر مانگ بەشێک لە کرێکاران بەهۆی بایەخنەدانی بەڕێوەبەرانی شرکەت بە کێشە و گرفتەکانی شوێنی کارەکەیان بەجێدەڵن. کوژرانی گەنجێکی خەڵکی ئەندیمێشک لەژێر ئەشکەنجەی هێزە ئینتیزامیەکان. شەوی یەکشەممە 18 جۆزەردان گەنجێکی دوکانداری خەڵکی ئەندیمێشک بە ناوی سامان میردوڕەقی پاش دەست بەسەرکران لەلایەن ئێدارەی ئاگاهی لەژێر ئەشکەنجەدا کوژراوە. بە پێزانیاریەکان ڕۆژی دووشەممە 12 جۆزەردان هێزە ئینتیزامیەکانی ئەندیمێشک هێرشیان کردووەتە سەر دوکانی سامان میردوڕەقی و ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە.
سەرچاوەکانی هەواڵڕێیان گەیاندووەکە هۆکاری ڕفاندنی ئەو شارۆمەندە تۆمەتێکی سەپێنراوی ناڕەوا بووە. هێز ئەنتزامیەکانی ئەندیمێش سامانیان بە تەقەکردن لە ماڵی مهران ئەمیرپور سەرۆکی پاسکەی ئەو شارە تۆمەتبار کردووە و ناوبراویان پاش دەست بەسەرکردن لە ژێرەشکەنجەدا کوشتووە. دووە هەواڵ ڕێپێوانی خەڵکی تونێز بەرەو سنوورەکانی غەزە. سەدان شارۆمەندی تونێسی ڕۆژی دووشەممە 19 جۆزەردان کاروانێکی مرۆیان بۆ شکاندنی گەماروێ سەر خەڵکی غەزە بەڕێخست و بەرەو سنوورەکانی ئەو باریکەیە بەڕێکەوتن. بڕیارە کاروانی مرۆیی خەڵکی تونێز لە وڵاتەکانی لیبی و مسر تێپەڕ بێت و خۆی بگەینێتە سنووری غەزە. پاشکۆبوونەوە لەسەر سنووری غەزە خۆپێشاندەران هۆڵی شکاندنی گەماروێی سەپێنراوی ئیسرائیل بەسەر خەڵکی ئەو باریکەیە دەن. مەبەستی خۆپێشاندەرانی تونسی ڕاکێشانی ڕایگشتی بۆ دۆخی نالەباری خەڵکی لێقۆماوی غەزە و گەیاندنی یارمەتی بە ژنان و منداڵانی فەلەستینە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئەسفدەبن.